رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 16 کانونی 2025 تان پێشکەش دەکەین. با وتەی سەرچاوە خۆجێیەکان بەیانی ئەمڕۆ لا لایەن تۆپخانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک هەریەکە لە ناوچەکانی تاریستا و گەلی ڕەش و گەلی سنێن کە ناوچەی کوێستانین لا سنووری برادۆستی سەربا پارێزگای هەولێر تۆپباران کراوە. سەرچاوەکان دەڵێن تۆپبارانەکە با شێوەیەکی پچر بوو تا چەند کاتژمێرێک بەردەوام بووە. جێ ئاماژەیە تا ئێستا زیانەکانی تۆپبارانەکە نەزانراوە. لەلایەکی تریشەوە ئاژانسی هەواڵی ئەنها بڵاوی کردەوە دەوڵەتی داگیرکەری تورک با فڕۆکەی بێفڕۆکەوان دەوروبەری بەنداوی تەشرینی ئەمڕۆ بردومان کرد و تا ئێستاش زیانە گیانی و مادیەکانی هێرشەکە نەزانراوە. ئاژانسی هەواڵی ئەنها بڵاوی کردەوە دەوڵەتی تورک با فڕۆکەی بێفڕۆکەوان دەوروبەری بەنداوی تەشرینی بردومان کردووە. دوێنێ لە دووەمێرشی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەرمەدەنیەکانی کانتۆنی فرات کە بە مەبەستی چالاکی ئشکگیری بەرەو بەنداوی تەشرین دەچوون 3 کەس شەهید بوون و 19 کەسی تریش بریندار بوون. بریندارەکان گواسترانەوە بۆ نەخۆشخانەکانی تەبقا ڕەقا و کۆبانی و زانراوە ئەو کەسانی کە شەهید بوون ناوەکانیان عومەر حوسێن دەروێش و عوسمان مستەفا ئیبراهیم و باسم عومەرە. ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەربارەی بەرخۆدانی گەلی هەرێمەکە لە بەنداوی تەشرین و پاستانی قارەمانانەی هەسەدا ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە ماوەی چەند ڕۆژێکە دانیشتوانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە شێوەیەکی خولا و پارێزگاری لە بەنداوی تەشرین و شێرخانی بەنداوی تەشرین دەکەن. هەروەها پاڵپشتی هێزەکانی هەسەدە دەکەن لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی کابا تۆپ و فڕۆکە هەرێمەکە دەکەنە ئاماج. هەروەها ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیک ڕای دەگەێنێ فڕۆکەکانی دەوڵەتی تورک کاروانێکی خەڵکی مەدەنیان بردومان کرد کە بۆ پاراستنی بەنداوی تەشرین بەڕێکەوتبوون و کاروانەکە بە سەختی بردومان کرا و لە ئەنجامدا 3 هاوڵاتی شەهید بوون و 19 کەسی تریش بریندار بوون. وەک ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هێرشەکانی سەرخەڵکی مەدەنی شەرمەزار دەکەین و هەروەها ڕاشی دەگەێنن سڵاو دەکەین لە بەرخودانی گەلی ئشکگر لە بەنداوی تەشرین. لە باکووری کوردستان دانیشتنی دۆزی هاوسەرۆکی شارەوانی دێرسیم بیرسان ئۆرهان کە پۆستەکەی دەستی بەسەر داگیراوە و قەیوم لە شوێنی دانراوە لە دادگای تونجەلی بەڕێوەچوو. لە دانیشتنی یەکەمدا سزای بەندکردنی لا ماڵەوە و قەدەغی دەرچوونی بیرسان ئۆرهان هەڵوەشایەوە و دادگا دانیشتنەکەی دواخست بۆ 7 کانونی یەکەم. دوای دانیشتنەکە بیرسان ئۆرهان لە بەردەم دادگا ڕایگەیاند لە ماوەی مانگێکدا ڕوبەڕووی دەستبەسەرکردن و زیندانیکردن و ماڵبەندکردن و قەدەغی دەرچوون بووەتەوە و ئەمای وەک زەنجیری نادادی ناوبەر. هەروەها ڕاشیگەن ئەنجامدانی خۆپیشاندان مافێکی ڕەوایە. جێیامەژەیە وەزارەتی ناوخۆ لە 22 تەشرینی دووەم شارەوانی دەرسیمی لا پشکی دەم پارتی و شارەوانی پلووری دەرسیمی لا پشکی جەهەپە دەستی بەسەرداگرت و بیرسان ئۆرهان لە کاتی خۆپیشاندان دەست بەسەر کرا و بە پاساوی پێشلکردنی یاسای خۆپیشاندان و ڕێپێوان و کارکردنی پێچەوانەی ئەرکەکەی زیندانی کرا.
کەنجانی قامیشلو لە ژێر چەتری هەپەجەدا و لە ژێر هێرشەکانی لا دژی هێرشەکانی دەوڵەتی تورک بەرخۆدانیان فراوانتر دەکەن و نۆهەمین تابوریان دامەزران. کەنجانی گەڕەکی قەدوربەگ لە شاری قامیشلو لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و لە پێناو پشتیوانی لە هێزەکانی هەسەدە و یەپەژەدا لە ژێر چەتری هێزەکانی پاراستنی کۆمەڵایەتی هەپەجە بە ڕاگەاندراوێک دامەزراندنی تابورێکی دیکەیان ڕاگەاندوو. لە ڕاگەاندراوەکەیاندا جەخت دەکەنەوە لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ پشتیوانی لە بەرخۆدانی قەسەدە و یەپەژە دامەزراندنی تابووری خۆپاراستن ڕادەگەێنن. هەروەها لە کاتی ڕاگەاندنی تابورەکەدا ئاڵاکانی قەسەدە یەپەگە و یەپەژە بەرزکرانەوە و دروشمەکانی بژی بەرخۆدانی قەسەدە یەپەگە و یەپەژە وترانەوە. شاندی مەسەدا لە لەندەن پەیامی سیستەمی فدراڵیان دووپات کردەوە. شاندی ئەنجومەنی سووریای دیموکراتیک مەسەدا لە لەندەنی پایتەختی بریتانیا لەگەڵ حکوومەت و پەرلەمان و ڕێکخراوە جەماوەریەکان کۆبوونەوەی دیپلۆماتیکیان ئەنجامدا و بۆ ئاشتی و ئارامی لا سووریا سیستەمی فدراڵیان پێشنیار کرد. بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی مەسەدا ئیلهام ئەحمەد و هەروەها وتەبێژی پەیوەندی نێودەوڵەتیەکانی مەسەدا حەسەن محەممەد عەلی بەشداریان لە سەردانەکاندان کرد. ئیلهام ئەحمەد و محەممەد عەلی بەشداریان لە چەندین پانێل و هەروەها چالاکی کە لەلایەن پێشکەوتنی کورد و گروپی کوردی پارتی کرێکاران و نوێنەرایەتی مەسەدا لە بریتانیا ڕێکخرابوو کرد و هەروەها لە پەرلەمان پانێلێک بەڕێوەچوو کە ڕنگدانەوەی زۆری بوو. لەوێدا ئیلهام ئەحمەد پێشنیاری سیستەمی فدراڵی بۆ سووریا کرد و ڕاگەیان کە سیستەمی فدراڵی دەبێتە هۆی ئاشتی و سەقامگیری بۆ گەلی کورد. شاندی مەسەدە لەم سەردانانەدا لەگەڵ بەرپرسانی حکوومەتی پارتی کرێکاران و سەندیکا و ڕێکخراوەکانی کۆمەلگە و بزوتنەوەی کوردستانیەکان کۆبوونەوە و هەروەها لەگەڵ چەند ئەندامێکی پارتی کرێکاران و پەرلەمانتارانی پارتی محافزەتگاری بریتانیا و کەسانی ناودار کۆبوونەوە. لە 25 کانونی دووەمی ساڵی 2021ەوە هەموو چوارشەمبەیەک چالاکی دانیشتن بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان لە بەردەم ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لا ژنێڤی سویسرا بەڕێوە دەبرێت. لەم هەفتەیەدا هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شەرمەزار کرا و داوا لە دەوڵەتی ئێران کرا دەستبەجێ سزای لاسێدارەدانی پەخشان عەزیزی هەڵوەشێنێتەوە. لە چالاکیەکەدا کە لە 11مین ساڵیادی شەهیدبوونی خەبات دێرەک یەکێک لە دامەزرێنانی یەپەگە بوو یادیکرایەوە و خولەکێک ڕێزگرتن بەڕێوەچوو. فەیسەڵ کۆشکاندی لەسەر ناوی کۆمیتەی چالاکیەکەی قسەی کردو ئاماژەی بەوە کرد بەهۆی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک لە ماوەی 40 ڕۆژدا 92 هاوڵاتی شەهید بوون و 43 هاوڵاتیش بریندار بوون. هەروەها تیشکی خستە سەر سزای سیاسەتی لە سێدارەدانی دەوڵەتی ئێران و داوای لە دەوڵەتی ئێران کرد سزای لە سێدارەدانی پەخشان عەزیزی هەڵوەشێنێتەوە. ئەندام یەکێتی ژنانی کورد لە سویسرا یێژەکە سویسرایش لە چالەکێکەدا ڕێگەیان هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ لە ناوبردننی دەستکەوتەکانی کورد و دژی هەموو گەلی کورد و شۆڕشی ژنانە. دواتر چالاکی دانیشتن ئەنجام درا. مارک ڕۆبێۆ ئەو کەسەی دەبێتە وەزیری دەرەوەی ئەمریکا لە کابینەکەی ترامپ پەیامێک لەبارەی ڕۆژاوای کوردستانەوە بڵاو دەکاتەوە و ڕای دەگەێنێت دەبێت ئەمریکا لەگەڵ هەسەدا بەردەوام بێت. مارک ڕۆبێۆ کاندید بۆ پۆستی وەزیری دەرەوەی ئەمریکا لە ئیدارەی دۆناڵد ترامپ جەخت دەکاتەوە پێویستە هاوکاریەکانی واشنگتۆن بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا بەردەوام بێت. ڕۆبێۆ لە میانی وەڵامدانەوەی پرسیاری کۆنگرسمانی وڵاتەکەیدا ڕاگەیاندووە بۆ ڕێگری لە سەرهەڵدانەوەی داعش پێویستە واشنگتۆن لە هاوکاریکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک بەردەوام بێت. هەروەها وتوشێتی لە بەرژەوەندی ئەمریکادایە بەردەوام بێت لە ناوبردننی داعش لە سووریا چونکە ئەو دۆخەی لە وڵاتە هاتوۆتە کایەوە جێگەی گومانە.
وەزیری دەرەوەی عێراق هۆشداری دەدات لە هەڵاتنی زیندانیانی داعش لە گرتوخانەکانی ڕۆژاوای کوردستان کە لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتیکەوە چاودێری و سەرپەرشتی دەکرێت. وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کردووە فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق لەگەڵ جۆناسن پاوێل ڕاوێژکاری یاسایشی نیشتمانی بریتانیا کۆبووتەوە و تاوتوێی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوایین پەرستنەکانی سووریا و کاریگەری لەسەر وڵاتانی دراوسێ کردووە. لە کۆبوونەوەکەدا فواد حوسێن جەختی لا گرنگی چاودێریکردنی جموجۆڵەکانی داعش و چارەکردنی دۆخی زیندانیەکانی ژێردەستی هێزەکانی سووریای دیموکراتیک و هۆشداریشی لە مەترسی هەڵاتنی زیندانیان داوە. کۆمەڵێک لە ژنانی چالاکوانی شاری سنا لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ناڕەزایەتی نیشاندان دژی پەسەندکردنەوەی سزای لاسێدارەدانی پەخشان عەزیزی لە پێشبینای پارێزگای سنا خۆپیشاندانیان ئەنجامدا. با دروشمی ژنجیان ئازادی ژنانی چالاکوانی سنا خۆپیشاندانیان کرد و بەیاننامەیەکیان خوێندەوە و لە بەیاننامەکەیاندا داوای هەڵوشاندنەوەی سزای پەخشان و سزای ناڕەوای لە سێدارەدان بۆ هەموو زیندانیانی سیاسیان کرد. گرنگترین سەردێڕی ڕۆژنامەکانی ئەمڕۆ ڕۆژنامە ئینگلیزیەکان دەیلی تەلگراف نووسیوێتی ئەگەر هەیە سوپای بریتانیا بچێتە ئوکراینەوە. ڕۆژنامەی تایمزیش نووسیوێتی ئاگربەست بۆ هەردوو لا خۆشی هەبووە و فاینانشال تایمزیش دەڵێت سەرەڕای ئاگربەست نەتانیاهوو هۆشداری دەدات. لە ڕۆژنامە عەرەبیەکانیش سەباح نووسیوێتی عێراق لە دەرەوەی لیستی سووری هەڵسەنگاندنی مەترسیەکاندایە. شەرقەل ئەوسەتیش دەڵێت ئیسرائیل ئیدارەی نوێی سووریا بە ئامانج دەگرێت و حزب عەرەبی جەدیدیش نووسیەتی حیزبوڵڵا گفتوگۆی پەرلەمانی بۆ پێکهێنانی حکوومەت هەڵبەساردووە. هەروەها عەرەبیش مشتومڕی ترەمپ و بایدن لەسەر ئەوەیە کامیان جەنگی غەزەیان ڕاگرتووە. لە ڕۆژنامە فارسیەکانیش کار و کاریگەر نووسیەتی کرێکاران لە ژێر شارێکی قورسدان و کەیهانیش دەڵێت ترەمپ تێرۆریستە و با دڵنیایەوە سزا دەدرێت. هەروەها ئارمانی ملیش نووسێتی پەیوەندی هەرێمی کوردستان و ئێران پتەوتر دەکرێت. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن.